بۆ ئەم ساڵیش هاوشێوی ساڵانی ڕابردوو 34مین پێشانگەی مەڵبەندی ئیشی دەست لە نێو مەڵبەندی ئیشی دەستا بەڕێوە دەچێت و بەردەوامی هەیە. ساڵانە ئەم پێشەنگایە بە چەندین با بڵێن کاری جیاواز و جۆراوجۆر لەلایەن بەشداربووانی نێو مەڵبەندی ئیشی دەستەوە کاری لەسەر کراوە. بۆ ئەم ساڵیش بە خۆشحاڵیەوە چەندین کاری هوەری کە دوجار ئەچمە لای هەریەک لەو بەشداربووانی کە بەشداریان کردو بە کارەکانیان پرسیاریان لێ ئەەکەین بابزانین ئەم ساڵی شۆن خۆیان ئامادە کردووە لە نێو مەڵبەندی ئیشی دەسە کە مەڵبەندی ئیشی دەستیش سەر با بەڕێوەبەتی گشتی پەروەردەی سلێمانیە بۆیە بە خۆشحاڵیەوە سەرجەم فەرمانبەرانی نێو مەڵبەندی ئیشی دەست ئەیانەوێت چەندین کاری ناوازە چەندین کاری جوان لە بوارە جیاوازەکانی هوەری لێرە نمایش بکەن و نمایشی ئەو بابەتانیان بکەن بۆ بینەرانی خۆشەویست بۆ ئەو کەسانی کە سەردانی ئێراکەن کە بتوانن سوودێکیان هەبێت بۆ تەواوی ناوەندەکانی خوێندن کە دوجار سەرجەم مامۆستایان و خوێندکارانیش لە ناوەندەکانی خوێندنە سەردانی ئێراکەن کارەکانی نێو مەڵبەندی ئیشی دەست کاریگەریکی زۆر باش لەسەر خودی تەواوی مامۆستایان و خوێندکارانی نێو ناوەندەکانی خوێندن دروستەکە لەبەرەوەی ئەمان مەڵبەندێکی گرنگن بۆ ئەوەی کە ڕێنوێنی زۆر باش لە وانی هوەر پێشکەش بە ناوەندەکانی خوێندن بکەن. بە خۆشحاڵیەوە لە ئێستایە ئەو میوانانی کە لەلا من ئەچمە لای یەکەم میوانم کە زۆر بەڕێز مامۆستا ڕەئوف عومەر حەمە کە بەڕێزانۆک و بەڕێوەبەری مەڵبەندی ئیشی دەست بە شێوازێکی ڕاستەوخۆ لەگەڵمان نابێت. مامۆستاگیان ئەگەر بیتە لای من سڵاو لێبێت و بەیانیت باش بێت. سپاس بۆ ئامادەبوونت هەر بە سپاس دەکەم هەر با لەو دەست پێ بکەین. ئەمە 34مین کارتانە لە نمایشکردنی چەندین کاری هوەری لە ناو مەڵبەندی ئیشی دەسا. ئەم ساڵ بە جیاوازتر لە ساڵانی ڕابردوو ویستوتانە زیاتر چی بخەنە ڕوو بۆ ئەوەی مامۆستایان و خوێندکارانی خۆشەویست لە نێو ناوەندەکانی خوێندنە بتوانن سوود لە تەواوی کارەکانی بەڕێستان وەرگرن. بەخێراتی کورسا دەکەین هەمیشە بەهانای هەموو کارە هونەرەکانەوە هاتووە زۆر سپاسانەکەین. ئێمە مەڵبەندی ئیشی دەست ساڵانە ئەگەر بوار بێت پێشەنگەی ساڵانە ئەکەینەوانێ بەڵام لەبەر چەند هۆیەک ساڵەکانی حەبۆ هەژدە تۆزێک کێشەی نەخۆشی هەبوو کێشەی بێپاری هەبۆشتانە بەڵام ئێمە توانیمان هەمووی کۆکەینەوە لە پێشانگای 34مینی 2023 مەڵبەندیشی دەستە بە دوانکردنی دیواربەندی دایرەکە بە کاری نوێی لە ئیشی ڕەسم لە ئیشی نەحێد لە ئیشی سیرامیک لە ئیشی خات لە ئیشی فەرش لە ئیشی گوڵسازی هەموو کارەکان هەموو جێ ئەوەیە کە خەڵکیێکی زۆر بێ ببینێ تەمەناکەین خوێندکاران بێن ببینن دایرەکەمان لە ڕۆژانی سبەین و بەردەوام کراوەتەوە لە ڕۆژانی پشوشە بۆی کە خوێندکاران و خەڵکانی خۆشەویست و خۆشەویستی هوەر بێن ئەم کارانە ببینن. ئێمە ئەمانەی لێرە یەکشت بڵین پێویستە کات حکوومەتی هەرێم ئالەمەوە ئەمە زۆر بەهاند وەربگرێ پێویستەکە حکوومەتی هەرێم کاری هونەرمەندان کاری مامۆستایانی هوەری بەهاند وەربگرێ ئیجباری کۆمەڵک دەوڵەمەند بکات ئیجباری کۆمەڵک سەرمایهدار بکە کە کاتێک شوقات و کاتێک ئیشی گەورە ئەکەن پێویستەکە ئەو کارە هوەریانە لە مامۆستایانی هوەر یا لە هوەرمەندانی ڕەسم یا لە هوەرمەندانی سیرامیک یا نەحەد یا هەر بوارێکیکە بێ کە لە مۆڵەکانە هەڵبواسرێ کە لە شوقەکانە هەڵبواسرێ سیرێک لە ناوەندەکانی خوێندە هەڵبواسرێ لە خەسەخانەکانە هەڵبواسرێ. ئێمە چەند شوێنێک ڕۆشتوین من ناوی شوێنەکان نابم بۆی نێ بەڕێکلام بۆی کە سیرەکەی چووە لەوحەی کڕیوە لە بازاری عەسری لە سلێمانی بە 25,000 دینار کە لەوانە لە 25,000 ماڵی ئەم شارە هەبێ بەڵام ئەگەر بێ ئەو بێت ئیشێکی ڕەسامێ بکڕێ هونەرمەندێکی ڕەسم بکرێ بەتەنیا بەس خۆی بێ لەبەرەوە پێویستە حکوومەتی هەرێم و وەزارەتی ڕۆشنبیری لەو کاتۆ بە بازارکردنی کاری هونەری بکرێ. ئێمەش ئەم ئیشانەمان لێرە هەیە هەمووی داماناوە بۆ ئەوەی خەڵک ببینێ لێشی بفرۆشین پارەکەی گەردە بۆ گشتی پەروەردە و ئەوانی دوای ماسەرفەکەنەوانێ یان بە هیواین ئەم ساڵ شتێکمان کردی بێ کە جێی پەسەند بێ لای خەڵکی. مامۆستاگیان ئەنجا پێم خۆشە هەر ئاوا بەڕسمیات بەرنامەکە پێشکەش نەکەین پێمان خۆشە بچینە لای کارەکانەوە ئیسا ئەم کاری کە بە جەنابیشت بۆ بینەرانی خۆشەویست یعنی قسەی لەسەر بکەیت و بۆ بینەرانی خۆشەویست پەیامەکان بگەێنرێت ئەم کاری کە کردوتانە یعنی پراپڕ لە ڕەنگە پراپڕ لەوەی کە تۆ ئەچیتە ناو دنیای سروشتەوە جا مامۆستاگیان ئەگەر بچیتە ئێرە با کۆمەڵێک پرسیار لەسەر ئەمە بکەین مامۆستاگیان پرسیار لەسەر ئەوە بکەین کە بۆ نمونە ئەم کارە هونەریانە
ئەم کارە هونەریانە چنێک بچێتە نێو ناوەندەکانی خوێندنەوە هێندەی تر جۆش و خۆشەیە بە خوێندکاران و مامۆستایان دوای چینە لای خاتوتی فەش بەس پێم خۆشە پەیامی ئەم کارانە زۆر کارێکی ناوازن بەڕاستی لێرە بە جوودی مامۆستایانی هونەر کراوە بەتایبەت مامۆستا میدیا و مامۆستا شوانی کوڕی کاکسم و عەزیز خوالی خۆش بێ ئەم کارانە یعنی شتێکن کە بەرهەمی ئەوانە هیلاکبوونی ئەوانە بە سەرما بەگەرما بە هیلاکبوونی خۆیان هاتون پیشان ئەو جمهورە جوانیەوە کە هاتوون وێرە بەڕاستی حەزەکەم مامۆستا میدیا خۆشی لە نزیکە و باسی شەکانی خۆی بکات چکە ئیشی زۆری ئەویتیا لەگە کاکشوانە دیواربەندەکان زۆربەی ئەوانە بەڕاستی لاکبوون. مامۆستاگیان تێبینیەکی بچووک بۆ بینەرانی خۆشەویستی بخەینە ڕوو تا چەندە ئێوە دەفەتێکی وا ئەدۆزنەوە ئەقۆزنەوە کە بتوانن سەردانی نێو ناوەندەکانی خوێندن بکەن کە خوێندکارانی خۆشەویست مامۆستایان ئەم کارانی بەڕێستان لە نێو هەرێک لە پۆلەکانە هەڵبواسێت ئەمە هەم لە ڕووی کاری هونەری و ئێمە توانین هونەرمەندەکان کارەکانیان ببینەوە لە نێو ناوەندەکانی خوێندنە لە هەمان کاتە خوێندکاران و مامۆستایانیش بتوانن لەسەر ئەو ڕێچکەی کاری هونەری فەرمانبەرانی نێو مەڵبەندی ئیشی دەستکاری جدی لەسەر بکەن ئەمە چۆن بە هیواین ینی ئەم ئیشانەی ئەمە بە هیواین بە ئەمری بەڕێوەبەری گشتی پەروەردە و مامۆستا سەربەست کە بەڕێوەبەریش خۆڕاهێنانە یا مامۆستا عومەر هەچ ئەمرێ بە ئێمە بکەن لە کاری هونەری ئێمە پێشەری ئەمریکانی ناکەین و ئیشەکانیان بۆ جێبەجێکەین ئێمە ئەم ئیشانە ئەگە هەمووی ببرێتە شوێنەکانی خوێندنەوەوانێ پێمان باشە پێشمان خۆشە بەڵام ئایا ئەم شتانە کە ئێمە کۆمەڵە کات پێ و هیلاک بووین بەرهەمەکەی بۆ ئەوان بێ من پێم باشترە لە شوێنەکانە هەڵبواسرێت لە شوێنێکی وا هەڵبواسرێکە خوێنکاران بزانێت سەر بۆ نمونە مامۆستا میدیا و مامۆستا شوان چونتە ئامادەی سەلاحەدینی کوڕان تەکلیفیان لێ کردین کە دیواربەندیان بۆ بکەین بۆمان کردوون بەتەمان لە دوو مەکتەبی کەش دیواربەندیان بۆ بکەین بەبێ بەرامبەر بەڵام موادەکان بکڕن چکە ئێمە بەڕاستی لەو موادە فەقیرین لە ئیشە ڕسمە خۆیان بیکڕن بەڕاستی ئەمە حەزەکەین خزمەتی بواری پەروەردەکە بکەین بواری نەخۆشخانەش بکەین بواری چی شوێنێکی هونەری پێویستی بێ حەزەکەین خزمەتی بکەین ئەو خزمەتەش ئەمڕۆ من و تۆ بمانوێ نەمانەوێ هەمووی پێویستی بەوەیە کە تۆ پشگیریکی باشت هەبێ بەڕاستی تۆ کاری هونەر هەر بە شوشە و هەر بە چوارچێ و هەر بە قڕ و هەر بە شوشە و هەر بە هەموو شتێکەوانێ کە تۆ کاری هونەری بکەی پێویستە بە بەرامبەرێکی ئاگای لێت بێ یعنی بە کوردێکی با بڵێن پێویست بە پارەیە ئەگەر تۆ پارێکی باشت بۆ سەرف نەکەی ناتوانێت کاریی باش بکەی بەڕاستی یعنی ئەمە کێتە سەرەوەی کە لێپرساوانی پەروەردە من حەزمەکەم مامۆستا دڵشادی ئەمڕۆ نزیک و ئاگای لێ بۆ مامۆستا عومەر بە خۆشحاڵی لێرەی حەزەکەم قسە بکاویش مەسەن پێی بڵێن کە کارەکانی ئەوان چێ بەرەمە بە ئێمە چێ بەرەمە بە ئەوان بەڵام ئێمە توانیمانە بەڕێوەبەری گشتی پەروەردەش جوان بکەین دیواربەندیشمان بۆ ئەوان کردووە سیرامیکشمان بۆ هەڵواسیون لەو حاتشمان بردو بۆ ئەوێ بۆ مەش خۆڕاهێنانیش مامۆستا سەربەست خۆی گەواهی ئەوەدا حەزەکەم خۆی باسی ئەو کە ژوورەکەی خۆشی و مەڵبەندەکەشی شتمان بۆ کردووە بۆ ئەوە هی مەڵبەندیشی دەستا بە هیوام بتوانین شتی باشتر و باشتر بکەین سپاس بۆ ئامادەبوونتان کە بۆ ئەم ساڵیش پێشانگاکەتان بە شێوازێکی زۆر جان قسەتە ڕوو دەستەکانە خۆش بێ خۆشەویستان ئەنجا ئێستا ئەچینە لای هەریەک لەو کارانی کە بەشداربووانی نێو مەڵبەندی ئیشی دەست کاری زۆر باشیان لەسەر کردووە هەر لە کاری سیرامیک و چەندین کاری تابلۆ چەند کارێکی تریش لێرە وەکو ئەوەی کە مامۆستا ڕەوف ئاماشەی پێکرد دیواربەندێکیان لێرە دروست کردووە دوجار ئەچینە لای هەرێکێکیان بۆی بتوانن پەیامی خۆیان لەسەر بابەتەکە بخەنە ڕوو ئەگەر لێرە مامۆستا عومەر ئەگەر ئامادە بێتە لامان سپاسێکەین فەرموو مامۆستاگیان ئەگەر بێتە لای ئێمە مامۆستاگیان سڵاو لێ بێت ئەمڕۆ لە 34مین پێشانگای مەڵبەندی ئیشی دەست بەشداریت کرد پەیامی تۆ چییە لەسەر ئەوەی کە ساڵانە ئەم پێشانگایە ئەکرێتەوە چەندین بابەتی گرنگ ئەخەنە ڕوو چەندین بابەتی گرنگی کاری هونەری ئەخەنە ڕوو کە بتوان لە نێو ناوەندەکانی خوێندنە ئەمان پرفرۆشی کارەکانیان یاخود خوێندکاران و مامۆستایان بتوان سوود لە کاری نێو فەرمانبەرانی مەڵبەندی ئیشی دەست وەربگرن دیارە ئەگەر چای بخێن بگەڕێنەوە بە مێژووی مەڵبەندی ئیشی دەست لە پارێزگاکانی عێراق و لە هەرێمی کوردستانیش مێژوویەکی زۆر کۆنیان هەیە این کاری لەو مێژوێ ناکرێەوە کاری زۆر جوانیان ئەنجام داوە بەڵام وردە ئەم مەڵبەندانە وردە لە پارێزگاکانی عێراق و لە شوێنەکانی کە بەرەو کەمبوون و بەرەو نەمان دەچن بەڵام خۆشبەختانە ئێمە لە پارێزگای سلێمانی لە بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی تا ئێستا بەردەوامی لە کارەکان کاری جوان ئەنجام دەدەن و توانیویانە هەموو ساڵێ نمایشی کەلوپەل و کارەکانی خۆی بکەن ئەگەر ئێمە سەیری ئەم مەڵبەندە بکەین ژمارەیەکی کەم ئەندامیان هەیە
بۆ نموناگەر سیر بکەین ینی لێرە حوت کەس لێرانە کار دەکەن بەڵام مارەزێکی جوانیان توانیوە ئامادە بکەن بۆ خۆی مەجێگەی دەستخۆشیە و من ساڵانە ئەوەندەی بزانم هەم لەو شتانی کە دروستیان دەکرد یان توانیان ڕێژەیەکی داهاتیش بێنەوە بەس ئەم ساڵ سیعر نەنووسراوە نازام هۆکارەکەی چی مامسەگیان دوا پرسیارت لە یەکەم زۆر بە کورتی چکە چەند بەژاربوویەکی تریشمان هەیە بۆ ئەم ساڵ ئەو هەلە باشی کە بۆ نێو مەڵبەندی ئیشی دەستا کە بتوانن کارەکانیان لە نێو ناوەندەکانی خوێندنا هەبێ هیچ شتێکی تازەگەریتان هەیە کە ئێوە بتوانن زیندوێتی بن بە کارەکانی نێو مەڵبەندی ئیشی دەست ئێمە هەندێک تەڵەباتیان هەیە کوورەکانیان پەچی کەوتووە پێداویستیان بە هاوکاری و بە چاکردنەوە هەیە بە مامەسەڕەوەمان ڕاگەیان وتمان دەرخسێکمان بۆ ئامادە بکەین بۆ ئەوەی ئەم مەڵبەندە نەتوێتەوە بەرەو نەمان نەچێ کوورەکانتان بۆ چاک دەکەینەوە کە چاکیشمان کرد و تەسەوڕەکەم دەتوانن ئیشەکانیان جوانتر بێ وتوان کاری جوانتر و وتوان و بەنسبەت فەنانی نەتوانین ئەگەر لە قوتابخانە خوێندرگاکان بێ چەند فەنانێکیان بۆ بگێزینە بەڵام ئەوانەی کە بەڕاستی ئیشی جوانەزان بە تایبەتی لە بواری نەحد لە بواری وردەکاری ئیشکردنی وێنە کێشان ئێمە توانی هاوکاریان بین بۆی ئەم مەڵبەندە بە مێنێتەوە گەشە بکە و زیاتریش سوودی هەبێ بۆ کۆمەلگاکەمان. دەستەکانە خۆش بێ خۆشەویستان ئێستا ئەچینە لای بەشداربووەکان کە هەریەکیان بە چەندین کاری تایبەت بۆ کۆی پێشتر ئاماژەم پێکرد ئەمە بەشێکی کارەکان بە کاری سیرامێک ئەم خاتونە لێرێ خاتونگیان با لەسەر کارەکانی تۆ قسە بکەین سلااو لێ بێت تۆم کاتت باش بێت با بچینە ناو بابەتەکەوە ئەم کارانەی تۆ سوودت لە گڵی کوردستان وەرگرتۆ بۆ کاری سیرامێک چکە هەموو کاری سیرامیک پێم وا بێت ناکرێت هەموو گڵێکی بۆ بەکار بێت بەڵێ گڵی سیرامیک تایبەتە لە شاخەکانی کوردستانیەت تا ئەوەی ئەو گڵەژێت بۆ کوردستان شێوازی دروستکردن و شێوازی بڵێن بەکارهێنانی جیاوازترە لە بۆ گڵێکی تر جیاوازترە جایتر ئەمەش کۆمەڵە ئیشی منە بە زۆری من ئیشم تیا کردووە لەم گڵانە ئەم کارانی ئەمڕۆت سوودت لە گڵی کام ناوچەی کوردستان وەرگرتو و توانیوتە نمونەیەکی زیندوو لە نێو مەڵبەندی ئیشی دەستا بخەیتەوە من بەش بە حاڵی خۆم 2 ساڵ هاتوومەتە بەشی سیرامیک نازانم لە چ شوێنێک هاتووە بەڕاستی شوێنێکمان هەیە ژوورێکە هەر گڵی سیرامیکی لێ بەس نازانم لە شوێنێکەوە هاتووە کارەکانی تۆ ئەمە خۆت بە بۆچوونی خۆت کارت لەسەر کردووە یان چۆنچۆنی بیرۆکەت بۆ هاتووە توانیوتە لەم پێشنگایە بخەیتەڕۆ من دەستخۆشی لە مامۆستاڕەوفەکەم لێرەوە زۆر سپاسێکم زۆر هاوکارم بووە فێری ئیشەکەی کردوم بەڕاستی من هیچم لە ئیشی سیرامیک نەئەزانی ئێتر فێری ئیشەکەی کردم یعنی هەتا ڕادەیەک زۆر باش بوو ئیتر خۆشم لە یوتیوب لە شتی ترەوە لە ئیشی خۆم لە چەند کەسانێکی تر وەرم کردووە و ئیشم کردووە لەسەرەوە بە ئومێدین زۆربەی کارەکان پرۆژێکی زۆر باشیە بێت هاوڵاتێکی زۆر سەردانی ئێرە بکات یا خۆت خوێنکاران و مامۆستایانی نێو و ناوەندەکانی خوێندن بتوانن سوودمن لە تەواوی کارەکان خات و تریفا ئەگەر بێتە لای ئێمە سپاسیەکەین ئەگەر بێتە لای من بە ڕێزیشیان پەیامیان وەرگرین لە تاوی ئەو کارانی کە لێرە بەژاریان کردووە خات و تریفا سلااو لێ بێت و خات و میدیا ببوورە سلااو لێ بێت و ئەم کاتت باش بێت بەلسەر کارەکان قسە بکەین پێم وابێت تۆ چەندین تابلۆ و کاری دیواربەندت لێرە کردو ئەگەر کاکسەنگەر بتوانێت کاری دیواربەندە کەشمان بۆ بگوازێتەوە گەر نەچینە لاشی چۆن بیرت کردەوە لە نێو مەڵبەندی ئیشی دەستا ئەم کارە بە زیندوێتی بیاڵیتەوە وە لە هەمان کاتە بتوانی لە شوێنەکانی تریش ئێوە وەکو فەرمانبەرانی نێو مەڵبەندی ئیشی دەست لە شوێنە گشتیەکان لە نێو ناوەندەکانی خوێندنە ئەم کارانە بکەن بە ڕەمزێکی سەرەکی قەیچێکە باکار لەسەر سروش لە چەندین کاری هوەری دیواربەندێکی جوانی بۆ بکەن بیرۆکەکە چۆنە بەلاتەوە بەخێر بەسەردا وڵا بیرۆکەکە شتێکی باشە تەبان ئێمە ئەم ئیشانە خۆی ئێستا بڵین ئێمە مەڵبەندی ئیشی دەست خۆی ناوکی بەخۆیتی تۆ کاتێکە لە شوێنێکە ئیشەکەی ئەبێ جێدەستێککە دیار بێ لێرە کاتێ مەشکە هەستاین بە ئیشکردنی ئەم دیواربەندانە لێرە هەم بۆ دایرەکە ژەمێنێتوانە هەم ئیشێکی جوانتری ژەیە بێرە و هەم بۆ ناوەندەکانی خوێندنی ژەم بۆ خوێندن هەم بۆ دەرەوە ئەم ئیشانە ینی ببرێتە دەرەوە باشترێک و جوانترێکیشە ئەمێنێتوانێ سیمایکی جوانی ژەیە بە هەم خوێندنگەکان هەم بەو شوێنانش کە لە دەرەوە ئیشی لێ بکرێت
و ئەم نیشانەی کە منیش کردومە زیاتر ئیشەکانی من تابلۆیە بە سیرامی ئەمانە بە پاسیلیشم کردووە ئەمانە ئیشی پاستیلە ئەم ئیشانەی کەشم ئیشی ئەکریلیک و ئیشی زەیتیە ئیشەکانم کردووە بەڵێ خاتون هەمومان ئەوە ئەزانین کە کاری هونەرمەندانی کوردستان هەمیشە کارێکی زۆر ناوازە هەمیشە کارێکی زۆر جوانە بۆیە ئەگەر ڕاست ئەگەر نرخەکەشی تۆزێک گران بێ بەڵام کارێکە با بڵین تاکە ئەمێنێتەوە لە هەر ماڵێکە ئەو کاری و هونەرمەندە ببینی ئەڵێ ئەمە کاری فلانە هونەرمەندە یا خو لە نێو ناوەندێکی خوێندنە لە شوێنێکی گشتیە تا چەندە ئێوە بیرتان لەوە کردوتەوە کارەکانتان زیاتر لە نێو شوێنە گشتیەکانە بیبن بە ئەو شوێنانە هەم هەڵبواسرێت لە نێو نەخۆشخانەکانە بۆی هەم ئەگەر وا بێ لە ڕووی ئەوەی کە نرخێکی گونجایشی لەسەر بێ لە هەمان کاتە دیمەنێکی جوانیش ببەخشێ بەو شوێنانە ئێوە تا چەند سەردانی ئەو جێگایانەتان کردووە وڵی تا ئێستا من تقریبا ساڵێکە لێرەم ئەوەی ڕاستی بەیانی من سەردانی ئەو شوێنانەمان نەکردووە بڵێن بۆ خەستەخانەکان بۆ شوێنەکان بچین بەس ئەوەش بیرۆکەیەکی باشە طبعاً کە تۆ ئەم ئیشاناکەیت و ئەو پێشەنگا لەو شوێنانە بکرێتەوە هەم لە باتی ئەوەشی ئەو خەستەخانە و یا شوێنە گشتیەکان لە باتی ئەوەی ئیشی دەرەوە بێنێ ئیشی ناو شارەکە دابنرێ ئیشی هونەرمەندانی شارەکە خۆی ینی لە شوێنانە پەخشکرێ و دابنرێ جوانترە هەم لەبەرەوەی ئیشەکە ئەمێنێتەوانەی کاری هونەرمەندەکەی هەم سیمایکی جوانی ژەیە بە ئەو شوێنانە ئێستا من لە دوورەوە کە ئەوە تەماشای ئەو تابلۆی بەڕێز دەکەم کۆمەڵێک ڕەنگی زۆر زۆر جوان کۆمەڵێک کاری زۆر زۆر باش یعنی هەر لە خۆتەوە دەروونت ئارام ئەبێتەوە جا نەخوازە بۆ نمونە ئەگەر نەخۆشێک لە نێو نەخۆشخانەکانە ئەگەر بۆ نمونە تەندروستیشی باش نەبێ بەڵام کە تەماشای وێنێ کات زیاتر دەرونی ئارامەکاتەوە بۆیە گرنگە ئێوەش کارەکانتان لە نێو مەڵبەندی ئیشی دەسە زیاتر ببەنە دەرەوە کە بتوانن تاوی هاوڵاتیانیش سوود لە کارەکانی هونەرمەندانی کوردستان وەرگرن و بە تایبەتیش ئێوە وەکو مەڵبەندی ئیشی دەست فێرگەیەکی باشن بۆ نێو ناوەندەکانی خوێن وەڵام بێگومان ئەوە فکرێکی باشە گرنگەوە ینی کاری لەسەر بکرێ ینی بە هەمومان کە لەم دایرە ئیشەکەن کاری لەسەر بکرێ و ئەمە ویشانە ژۆ کتۆڵی ببرێتە دەروانەیە ببرێتە نەخۆشخانەکان هەم ئەو کەسانە تەبان خۆی هونەری ژیانی گرنگە تۆ کە ببرێتە ئەو شوێنانە زیاتر دەرونی ئارامەوە خاستن خۆ ناو سروش تۆ کاتێ خۆتە هەرچی بۆ سەیرانێ بۆ شوێنە سیرکە چەند دڵ دەرون ئارام بێتەوە ئەجا کە تۆ ئیشێکی سروشی ژەبینی زیاتر دڵ دەرونە ئارامترێ بێتەوانێ کارەکانت یەک لێک جوانتر ئەو دیواربەندەشی کردوتە زۆر تایبەت دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت کاک سەنگەرەگەر دەرفەتێ با بچینە لای ئەم بەشداربوانەی ئێرەش سڵاوتان لێ بێت ئەم کاتتان باش بێت زۆر زۆر سپاس با خاتون لە تۆ دەست پێ بکەین جا ئەمڕۆ جلوبەرگی کوردیت پۆشیوە و نزیکی بۆنەکانی نەورۆزە بینەوە لەگەڵ جلی کوردیا بینەچوە وڵی زۆر باشین یاخوامیشە لە خۆشیابی خاتون ئەمڕۆ لەم پێشەنگایە پێش دەستپێکی پرۆگرام ئاماژت بۆ کرد کۆمەڵێک بابەتی جیاواز لە نێو کارەکانی توای ڕنگدانەوەی هەیە پێم بڵێ ئەم کارانەی تۆ زیاتر لەسەر چی کارت کردووە ئەتەوێت چی بخەیتە ڕۆ بەخێر بە پێشکی بەخێر بێن سەرچاومان ئێمە ئیشی من زیاتر لە متو موروایە ئەمانە ئەم موروانم کردو بە گوڵی یەخە و بۆ ئێستاییتر کچە جوانەکانمان پێویستیان پێێتی زۆر سپاس ئەمەش پێشە ئەم لەوحانەشم دروست کردووە زیاتر ئەمانە هەر زەنیانە و موورو فۆمم بەکارهێناوە لەو ئیشانەشم اینجا چەندین کاری ناوازە و جوانی تایە کاکسەنگەری هاوکارە وێنەکان ئەگوازێتەوە ئەم کارە زۆر زۆر سەرنجڕاکێشە پێشتر بێکە و گفتوگوی ئەوەمان کرد وتە ساڵانە کێمە ئەم پێشەنگایانە ئەکەینەوە ئەگەر تابلۆیەک لە پێشەنگایەکی ساڵانەیە بڵاومان کرد بێتەوە ئێمە بۆ ساڵی داهاتوو گۆڕانکاری تیاکەین ئێستا ئەم تابلۆ ئێوە گۆڕانکاریتان لە چیا کردووە کە ئەم کارانە بە زیندوێتی بێڵنەوە و بتوانن شێوازێکی جیاواز بێت بۆ خوێنکاران و مامۆستایان ئەم کارەیانم با بڵێن ئەم فومە هەتا ئێستا باوەڕ ناکەم لێرە ئیشی لەسەر کرابێ باشە من ئەمە یەکەم کەسم ئەگەر هین بێت یەکەم کەسم ئەو ئیشم دروست کردووە هێناومە چوارچێوەکەی هیکارێکی تر بووە لێم کردوەوە خستومەتە سەری ئەمەینی حێلومێخەک و ئینە زەنیانەکە ئەوەش ملوانکە بووە هێنا و ماوەکو ڕیسایکلینێکم کردوێتەوە خستومەتە سەر ئەمە موروەکانی شم هەمووی ملوانکە بۆ لێم کردوێتەوە خستومەتەوە سەری دەستەکانە خۆش بێت تا چەندە خوێنکاران و مامۆستایان سەردانی مەڵبەندی ئیشی دەسەکەن و سوود لە ئەزمموی کاری ئێوە وەرەگرن بە تایبەت ئەم کارانی کە هەیە بە لە نزیکیشەوە قسەی لەسەر بکەین فەرمانگەر بیتە لای من فەرمو تەلەبەکان زۆر حەزەکان
تەلەبەی مەکتەبەکان زۆر حەزەکەن کەیان بۆ ئێرە قەنەعەتی بێ ئەچنەک ئیشەکەەوە حەزەکەن فێر بن ئەڵێن حەزمان لە دەوراتمان بۆ بکەنەوە بەس بە بۆنی ئەوەی کە بودجەنیە ئێستا هەموو دەوراتێک وەستاوە لێرە ئەگینا ساڵانی پێشوو دەوراتمان هەبوو. خۆش بە سپاس بۆ ئامادەبوونت ئەم خاتونش ئەگەر بێتە لای ئێمە لێدوانی لێوەرگین خاتونگیان سڵاو لێ بێت پێم خۆشە بە جیاوازتر قسە بکەین لە ساڵانی ڕابردوو کە ئێوە پێشانگاتان کردوتەوە گرنگی و تایبەتمەندی کارەکانی نێو مەڵبەندی ئیشی دەست بۆ نێو ناوەندەکانی خوێندن من بۆیە ئەو پرسیارە دووباراکەمە چووکە ئێوە فێرگەیەکی زۆر باشن بۆ نێو ناوەندەکانی خوێندن کەیوە ئەم هەموو کارە زەحمەت ئەکێشن کاری لەسەرەکەن کۆمەڵێک با بڵێن لە بە زمانە هونەرێکە قسەی لەسەر بکەم مەتریاڵی جیاواز بەکارێنن تا چەندە گرنگە کارەکانتان زیاتر بەربڵاوتر بێت بۆ ئەوەی زۆربەی بینەران تەماشای کارەکانی ئێوە وەرگرن و سوودیشی لێ ببینن. بڵێ بەخێر بێ سەر چاوەڵا ئێمە کارەکانمان لەگەڵ ساڵانی پێشوە زۆری فەرقە ساڵانی پێشوو دەوراتمان هەبوو بۆ مەکتەبەکان مەگەرکە باشە فەرموو کارەکانە دویستە بڵێ چی؟ ئەڵم لەگەڵ ساڵانی پێشوە فەرقێکی جیاوازیە چکە ساڵانی پێشوو ئێمە دەوراتمان هەبوو بۆ مەکتەبەکان بۆ مامۆستاکانی ژاهاتن دەوران لای ئێمە بین بەڵام ئێستا بە بۆنی نەبوونی مواد و پارەمان بۆ سەرف ناکرێ ئیشەکانمان هەمووی وەستاوە ئێستا ئەم ئیشانش کە کراوە هەمووی لەسەر ئەسوون خۆمان بووە. ئەم کارانی تو بە کورتی پێم بڵێ ئەمە پێم وا بێت ئەم گوڵانە زۆر بە تایبەتمەندی کۆمەڵێک کاری جیاوازت تێکەڵاو کرده بوو خۆت ئاماژەی پێ بڵێ من ئەمە زیاتر بڵێن ئەمە وەرەقی پەیپەری پێڵێن ئەمە ئیشی گوڵی لەسەرەکەم نەگەڵ ئەمەش هەر قوماشی شیفۆنە تێکەڵاوم کردووە ئەمەشی هەویری سیرامیکی ساردی پێڵێن غەرەی دارتاشیە لەگەڵ نیشاستە و ڤازلینە تێکەڵاویەکەین و ئەکەین بە هەویر و ئیشی گوڵی لەسەرەکەی توش هەر بە هەمان شێوە سوودت وەرگرتووە لە گڵی کوردستان ئەگەر بۆ کاری سیرامیکەکان سوودی لێ وەرگری من شخصی خۆم ئیشم لەسەر نەکردو بەس وەکو ئیشی سیرامیک بەڵێ زۆریان ئیسفادە لێ کردووە بەڵێ ئامادەبوونت خۆشەویستان ئەوەی کە بینیتان ئەجا پێش ئەوەی بچمەوە لای بینەرانی خۆشەویست ئەم پێشەنگایە چەند ڕۆژ بەردەوامی هەیە و تا چەندە هاوڵاتیان دەتوان سوود لەم پێشەنگایەوە تا 3 ڕۆژ بەردەوامی هەیە ئیتر ئێمە لە 8 نیۆ لێرەی پێم وان بێت تا 3 و 4 دوای نیۆڕۆ سپاس بۆ ئامادەبوونت